خەوەنزەویەکانی هەشتی حەسارۆکانن دوای 17 ساڵ چاوەڕوانی لە هاتنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان بۆ گەڕەکەیان ئەوان بێئومێد بوون و گردبوونەوەیەکی ناڕەزایەتیان لەسەر عەرزە چەشنی بیابانەکەی خۆیان ئەنجامدا. یەکەم دەست بەجێکردنەوەی ڕێگەپێدان بۆ دروستکردنی خانوو لەسەر زەویەکانی خۆمان کە ئەمەش مافێکی سروشتی و یاسایی خۆمانە و یاسا ڕێگر نییە، بەڵام بە بڕیارێکی سەرۆکایەتی شارەوانی هەولێر ڕێگەپێدان ڕاگیراوە. دووەم دابینکردنی خزمەتگوزاری بۆ ئەم کەرتە وەکو خزمەتگوزاری ئاو و ئاوەڕۆ و کارەبا و شۆستە و شەقامەکان. سێەم ئێمە وەکو خاوەن زەویەکانی کەرتی هەشتی حەسارۆک لێرەوە ڕای دەگەێنین لە ئەگەری وەڵام نەدانەوەمان لەلایەن بەرپرسانی خۆزیەی شاری هەولێر ئەوە ڕێگە و فشاری مەدانیانەی تر دەگرینە بەر لە هیچ زێکی دنیایەنەوە لە هیچ زێکی دنیاە ساعب تاپەی خۆبی ساعب زەوی خۆبی لێ نەگەڕێم کە خانی سارانە زەری بەش لێوەگەن وچی معاملاتی دەکەی بە ملیۆنان زەری بەد لێ وەردەگرن. ئێستا ساعب عەردەکان بە خۆمان درێن کاکەی دە وەرەقەی دەدەین نەفەر هەیە لێرە 25 وەرەقەی عەردەکە لەسەر تیجاریە 90 ملیار خردەبتەوە بە هەموو ئێرە 42 ملیاری دەوێ حکوومەت تەخمینەی کردیا کە لۆ خزمەتگوزاری 90 ملیار خردەبتەوە هەردر خزمەتگوزاری لێناینم دەیان گەڕە سازادەی مەسفێ 32 دەیان منتیقە ئاوادان بۆ پێژێرە بڕۆم داری هۆڵندی فریزی ئەڵمانیان چاندیە بەس ئێرە هەرەوە سەحرەیە یعنی ئەوە تاکەینێ هەشتی حەسارەك لە 2002 تەزع کرایە یعنی ئەو خەڵکیان بێ ئەمەل کردی ئەتو ساڵانە حسێب کە ئەو خەڵکە هەموو کرێسە حکوومەتیە ساڵانە 600 لە خەرچی وەردەگری زەریبێ ئەو زەویانە ئەی باشە تو زەریبێ لە خەرچی وەردەگری نابی ئەتو سبێنێ ئەو کابرای ئەمەلێکی هەبی کە بتوانین بەسەر بەرێکاکەەوە عاردەکەمە ئەم دەیکەمە خانی ئەوان مەهانیان ئاوە ونیە بەڕێز باشە ئەمن لە جەنابی ڕێز حکوومەت دەبرسم ئەگەر باشە ماهانەت ئاوبی ئەدی لۆ فلۆری ئاوی هەیە لۆ 5 حەسارۆک ئاوی هەیە لۆ قەرەبوو لاوان هەیتی. زەویەکانی گەڕکی حەسارۆک دەکەوێتە سەر شەقامی گشتی لاوان و نزیک لە شەقامی گشتی کۆیە ئەوەی جێگای سەرنجە بۆ هاوڵاتیان ئەم گەڕەکەوەیە هەرچوان لای ئارزەکانیان کراوە بە وێلا و خان و بەڵام هیچ خزمەتگوزاریەک بۆ ئەوان نەهاتووە. پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش هاوشانی خاوەنزەویەکانی هەشتی حەسارۆک بەشداری گردبوونەوەکەیان کرد و داوا دەکەن هەرچی زووە خزمەتگوزاری بۆ ئەم گەڕەکە بێت ئەوان ئیدارەی حکوومەتی هەرێم بە بەرپرسی یەکەم دەزانن لە نەبوونی خزمەتگوزاری. بەڕاستی ئەوانە مافێکی سەرەتایی خۆیانە ئێمە دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر تا ئێستا بۆت ناکرێ کە خەدەمات بۆ ئەم کەرتە ببەی ئایا بەڕێز بۆ تا ئێستا هەموو ساڵە نزیکەی $500 زەریبە لەو خەکەر وەردەگری ئەوە میسداقیەتی ئەو حکوومەتی لە دەستداوە ئەوەیە بۆ تەمای زەقبوونەوەی گەندەڵی ئەو حکوومەتە لەبری دڵسۆزی. کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەم بوون کە مافی ئەم خەڵکانیان خواردۆ تا ئێستا نەیانتوانیوە بەڕاستی ئەم مافانیان بۆ دابین کە حەقی شایستەی مافی خۆیانە و پێمان وایە ئەبێ لە داهاتوودا بەڕاستی لە نزیکترین کاتدا بۆیان جێبەجێ بکرێ و بۆچی یەکەی نیشتە جێبوون لە هەولێر لە هەنێک شوێن وەکو دووبەیە کۆمەڵێک بازرگان و کۆمەڵێک بەڕاستی مافیای دروست کردووە بوون بە موشەخۆر بەسەر ئەم خەڵکەوە بەڵام لە کاتێکدا خاوەن زەویەکان بە تاپۆی ڕسمی کە خاوەنداریەتیان کردووە لەم حکوومەتی هەرێمی کوردستانە کەچی ئەوانە لەلایەن حکوومەتەوە هیچ خزمەتگوزاریەکیان بۆ نایە کە لەسەریان پابندە بەڕاستی ئەم خزمەتگوزاریان بۆ جێبەجێ بکە لە داهاتوودا. شاری هەولێر دابەش بووە بەسەر دوو بەشەوە بەشی ڕۆژئاوای هەولێرکەوە خۆیان دەڵێن بووە بە دووبەی پڕە لە باڵەخانەی بەرز و خزمەتگوزاری زۆر باش بەشی ڕۆژهەڵاتی هەولێریش دایمەن دەناڵێنن بۆ خزمەتگوزاریە سەرەتاییەکانی وەک ئاو کارەبا و ئاوەڕۆ. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.